دا بە دوای ئەو دەنگوانی کە بڵاو بووەوە کە گوایە خواردن لە مارکێتەکانی ناو شاری سلێمانی و گەنجینەکانە نەماوە. ئێمە وەکو بەڕێوەبەری چاودێری بازرگانی و قایمکردنەوەی شاری سلێمانی و ژووری بازرگانی و هەناردە و هاوردەکاران و لەگەڵ کۆمپانی دابەشکاری خۆراک داوا لە هاوڵاتیانەکەین کە بە هیچ شێوەیەک بە شێوەیەکی چڕوپڕ سەردانی مارکێتەکان و سوپەرمارکێتەکان و شوێنەکان نەکەن لەبەر ئەوەی دڵنیایی تانەرینەیە کە بە شێوەیەکی بەرچاو خواردن و خواردنەوەکان لە مارکێتەکانە واڵایە و سەرجەم گەنجینەکانی خواردن بە شێوەیەکی تەندروست خواردنی زۆر پێویستی تایە و سنوورەکان بە شێوەیەکی واڵا کراوەیە بۆ هێنانی سەرجەم خواردن و خواردنەوەی پێویستی ڕۆژانی هاوڵاتیان لەبەرەوە دووبارە و سێبارەیەکەینەوە دڵنیایتانەیە کە سەرجەم گەنجینەکانی خواردن لە ناو شاری سلەیمانیە بە شێوەیەکی تەندروست دەرگاکانی کراوەیە بۆ کۆمپانیەکان و بۆ مارکێتەکان و ڕۆژانە هەمویان ئەو خواردن و خواردنەوە دابەشەکەن بەسەر مارکێتەکانە. دەنگۆ کرێکەوە خواردن کەم بووە نەخێر. هەموو مەرزەکانی کەوا بە سنووری هەرێمی کوردستانەوەی واڵایە و ڕۆژانە بارێکی خواردنی زۆر دێتە ناو هەرێمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا سۆپەرمارکێتەکان کۆگاکان هەموو ئەو کۆگایانەی کەوا بۆ خواردن دیاری کراوە هەمووی خواردنی باشی تێدایە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگەیەندرێتە ناو سۆپەرمارکێتەکان